ئایا بە دوای شوێنێکی گونجاو دەگەڕێت کە پێداویستەکانی گەیمنگ لە پیسی و کۆنسڵ و مۆبایل بە کوالێتێکی بەرز و بە نرخێکی هەرزان بفرۆشن؟ ئێستا دارنگەیم باشترین و باوەڕپێکراوترین و گەورەترین براندی گەیمە لە کوردستاندا کە سەرجەم پێداویستەکانی گەیمنگ دابین دەکات بە گونجاوترین نرخ. دەتوانی پیسی بێڵ بکەیت لەسەر خواستی خۆت و سەرجەم پارچە جیاوازەکانی پیسی بەردەسە لەگەڵ نوێترین کۆنسڵەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس. لە دارنگەیم سەرجەم پێداویستەکانی گەیمنگ وەک هێدسێت و ماوس و کیبۆرد و ماوسپاد و مێس و کورسی گەیمنگ و نوێترین یاریەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس و کارتی سەرجەم ستۆرە جیاوازەکان بەردەستە بەهرزانترین نرخ لە تەواوی کوردستاندا و ئەکسسوارەتی گەیمنگ و سەرجەم پێداویستەکانی ڕازاندنەوەی ژووری گەیمنگ و تیشرت و جلوبەرگی گەیمنگ بە گونجاوترین نرخ بەردەستە و هەروەها توانێت چاکردنەوەی کێشەی کۆنسڵ و پیسی گەیمنگیان هەیە گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و سوپرایزێکی گەورەی بۆتان ئامادەکردووە. هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی دارینگەیم بکەن لە یوتیوب و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسن ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ برنەوەی PS4 و بەم زوانە تیر و پشکەکە ئەنجام دەدات. ناونیشان سلێمانی سەهۆڵەکە تەلاری سالم نهۆمی دووەم لەگەڵ دارینگەیم هەمیشە باشترینەکان بەدەست بهێنە. دەیەم هەڵبژاردننی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکی ئەمریکا لەوانەیە زۆربەی هەرە زۆریتان ئەم دیمەنەتان پێشتر بینی بێت چونکە یەکێکە لە بەناوبانگترین پێشبینەکانی خێزانی سیمسۆن ئەماڵقەیەی کە لە ساڵی 2000دا پەخشکرا وەکو دەردەکەوێت دۆناڵد ترامپ هەڵبژێردرا بۆ سەرۆکی ئەمریکا و لە ساڵی 2016 ئەم دیمەنانە بوون بە ڕاستەقینە و دۆناڵد ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا. هەروەها کاتێک پرسیار لە یەکێک لە نووسەرانی ئەم ئەنیمەیشنە کرا دەربارەی ئەو ئەڵقەیەی کە دۆناڵد ترامپ دەبێتە سەرۆکی ئەمریکا ئەو گوتی ئێمە بەدوای کەسایەتێکی کۆمیدی دەگەڕین کە خۆی بربژێر کردبێ بۆ سەرۆکی ئەمریکا و لەو کاتەدا هەر بۆ خۆشی دۆناڵد ترامپمان هەڵبژارد بۆ ئەوەی لە ئەڵقەکەدا دەربکەوێ. نۆیەم پێشبینی دروستبوونی کۆمپانیای ئەپڵ لە ساڵی 1994 لە یەکێک لە ئەڵلقەکانی ئەنیمەیشنی خێزانی سیمسۆنەکاندا موبایلێکی زیرەک بەدەستی یەکێک لە کارکتەرەکانەوە دەبینرێت و هەروەها لە پشتی موبایلەکەدا هێمای سێوێکی پێوەیە کە هەمان هێماکەی کۆمپانیای ئەپڵە. بەمەرجێک ئەو کاتی ئەم ئەڵلقەیە دەرکرا ئەو جۆرە موبایلانە بوونیان نەبوو تەنانەت کۆمپانیای ئەپڵێژ هێشتا دانەمەزرا بوو. هەشتم هێرشکردنە سەر ناوچەی 51 دوای ئەوەی دەستگای ناسا دڵنیاییدا کە قاپێکی فڕیمیان لەسەر گۆی زەوی بینیوە دوای ئەوە سەدان هەزار کەس بڕیارێکیان پێکەوە دەرکرد کە هێرش بکەنە سەر ناوچەی 51 دواتر هەزاران کەس لە نزیک ناوچەی 51 کۆبوونەوە و ویستیان هێرش بکەنە سەری بەڵام ڕێگەیان پێنەدرا بەهۆی ئەو سیستەمە پاسەوانیە بەهێزی کە لە ناوچەکەدا هەیە و پێشبینێکی لەم جۆرە کراوە لە ئەنیمەیشنی خێزانی سیمسۆنەکاندا لە چەندین ئەڵلقەدا ناوچەی 51 دەرکەوتووە بەڵام لە ساڵی 2017 لە یەکێک لە ئەڵلقەکاندا هۆمێر سیمسۆن دەردەکەوێت کە بە شێوازێکی بربڵاو دەسێتە نێو ناوچەی 51ەوە و بە هەمان شێوە وەک لە وێنەکەدا دیارە ئەو کەسانی کە دەیانویست هێرش بکەنە سەر ناوچەی 51 ئەم شێوازە جوڵەیان ئەنجام دەدا بۆ ڕاکردن بە خێرایی و بە هەمان شێوە هۆمێر سیمسۆن بەو جوڵەیە چوێنێ و ناوچەی 51ەوە. حوتەم ڕووداوەکانی 11 سپتەمبەر خێزانی سیمسۆن پێشبینیان بۆ ڕووداوەکانی 11 سپتەمبەر کردبوو لە یەکێک لە ئەڵلقەکانی ساڵی 1997 لەو ئەڵلقەیەدا لیزا سیمسۆن ڕۆژنامەیەکی بەدەسەوەیە کە بەڕوونی بەرواری 11 سپتەمبەر نیشان دەدا. هەروەها لە یەکێک لە ئەڵلقەکانی ساڵی 1993 بە هەمان شێوە پێشبینیان بۆ ئەم ڕووداوە کردبوو بەهۆی ئەو وێنەیە کە لەسەر دیواری ژوورەکە هەڵواسراوە وەکو دیارە وێنەی باڵەخانەیە کە دووکەڵی لێبەرز بۆتەوە کە هاوشێوەی ئەو دوو باڵەخانەیە کە لە 11 سپتەمبەری ساڵی 2001 لە ڕێگەی فڕۆکەوە هێرش کرایە سەریان و زۆرێک لە باڵا دەستەکان لە وڵاتی ئەمریکا نووسەرانی زنجیرە ئەنیمەیشنی سیمسۆنەکانیان تاوانبار دەکرد بە گومانی ئەوەی دەستیان هەبووە لە ڕووداوەکەدا بەڵام نووسەرانی زنجیرە ئەنیمەیشنەکە دەیانگوت ئێمە بە شێوازێکی تر ئەو ئەڵلقەیەمان دروست کردبوو و هیچ مەبەستێکمان نەبوو بەڵام نەمانزانی کە ڕێکەوتێکی لەم شێوەیە دروست دەکات. شەشەم پەیوەندیکردن لە ڕێگەی کاتژمێری دەستیەوە لەوانەیە لەم ڕۆژەدا شتێکی ئاسایی بێ بەلایتەوە کە بتوانێت پەیوەندی تەلەفۆنی بە کامێراوە ئەنجام بدەیت لە ڕێگەی موبایلە زیرەکەکانەوە بەڵام ئەم تایبەتمەندیە لە ساڵی 1995 هێشتا بەردەست نەبوو بەڵام سەرڕای ئەوەش لە ئەڵلقەی 19 بەشی شەشەمی زنجیرە ئەنیمەیشنی خێزانی سیمسۆنەکاندا پێشبینیان بۆ داهێنانێکی لەم شێوازە کردبوو وەکو دەبینن پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگەی کامێراوە ئەنجام دەدەن و هەر لەو ئەڵلقەیەشدا هاوسەری داهاتووی لیزا سیمسۆن لە ڕێگەی کاتژمێرەکەی دەستیەوە پەیوەندی تەلەفۆنی ئەنجام دەدا و دوای چەندین ساڵ دوای پەخشکردنی ئەم ئەڵلقەیە لە ساڵی 2013 کۆمپانیای سامسۆنگ کاتژمێرێکی دەستی لەم شێوازە کردە بازارەوە کە دەتوانین لە ڕێگەیەوە پەیوەندی تەلەفۆنی ئەنجام بدەیت.
پێنجەم پڵینگێک هێرش دەکاتە سەر دوو جادوگەری ئەڵمانی لە 3 ئۆکتۆبەری ساڵی 2003 دوو جادوگەری ئەڵمانی خەریکی ئەنجامدانی نمایشێک بوون لە یەکێک لە هۆتێلەکانی لاس ڤێگاس لەگەڵ پڵینگێکدا و لە ناکایەکدا پڵینگەکە هێرش دەکاتە سەر یەکێک لە جادوگەرەکان و تووشی ئازارێکی زۆری کرد کە بۆ ماوەی چەند مانگێک لە نەخۆشخانە مایەوە ولو کاتەدا بینەرەکانی زنجیرە ئەنیمەیشنی سیمسۆن شۆک بوون بەم ڕووداوە چونکە پێشتر ئەم دیمەنەیان بینیوە لە ئەڵقەی دەیەمی بەشی 5 زنجیرە ئەنیمەیشنی سیمسۆن کە لەو ئەڵقەیەدا دوو جادوگەر دەردەکەون کە ڕەگەزنامەی ئەڵمانیان پێوە پڵینگێکشان لەگەڵدایە و لە ناکایەکدا پڵینگەکە هێرش دەکاتە سەریان و ئازارێکی زۆریان پێدەگەیەنێ و لە هەردوو حاڵەتەکەدا پڵینگەکان لە زۆری پڵینگە سپیەکان بوون کە زۆرێکی دەگمەنە لە خێزانی پڵینگەکاندا و بێگومان نابێ ئەو هاوشێوەیەشمان لە بیر بچێت کە لە نێوان هەردوو جادوگەرەکە هەیە لە ئەنیمەیشنەکە و ژیانی ڕاستەقینەدا. چوارەم دەستگیرکردنی باڵادەستێک لە یاری فیفادا لە ساڵی 2014 لە ئەڵقەی 16 بەشی 25دا لە نێو ماڵی خێزانی سیمسۆنەکاندا ئاسایشەکان هاتن و جێگیری سەرۆکی یەکگرتنی نێودەوڵەتی یاری تۆپی پێیان دەستگیر کرد بەهۆی گومانی تێکدان و گەندەڵیکردن و لە 27 مانگی 5 ساڵی 2015 ئەم ڕووداوە بوو بە ڕاستەقینە چونکە لەو کاتەدا جێفی وێب جێگیری سەرۆکی فیفا دەستگیر کرا لە شاری زوریغ لە سویسرادا بە تۆمەتی تێکدان و گەندەڵیکردن ڕێکەوتێکی سەیرە. سێم سیخوڕیکردنی بریکاری ئاسایشی نیشتیمانی لەسەر هاوڵاتیانی ئەمریکا لە ئەنیمەیشنی خێزانی سیمسۆنەکاندا لە ساڵی 2007 خێزانەکە لە حاڵەتی هەڵهاتندا بوون و لە نێو شەمەندەفەرەکەدا گفتوگۆیان دەکرد بەڵام لەو کاتەدا لیزا سیمسۆن خێزانەکەی ئاگادار کردەوە کە بێدەنگ بن باشترێکە چونکە ئەگەری سیخوڕیکردن هەیە لەسەر قسەکانیان لەلایەن دەستگای هەواڵگەری ئەمریکا و دایکیشیان گوتی ئەو قسەیە ڕاز نییە و پێویست ناکات خۆتان بترسێنن بەڵام قسەکەی لیزا ڕاست بوو دەستگای هەواڵگەری ئەمریکا سیخوڕی لەسەریان دەکرد و ئەم پێشبینیە ڕاست دەرچوو لە ساڵی 2013 ئەیدوارد سنۆدن کە کارمەندێک بوو لە بریکاری ئاسایشی نیشتیمانی لە ئەمریکادا لە کارەکەی دەرکرا چونکە ئەو قسەی ئاشکرا کرد کە تێیدا گوتی دەستگای هەواڵگەری ئەمریکا گوێ لە هەموو پەیوەندی تەلەفۆنیەکانتان ڕادەگرێ و سیخوڕی بەسەر ژیانی تایبەتی خەڵکی ئەمریکاوە دەکا بەبێ ئەوەی ئاگایان لێبێ و خێزانی سیمسۆنەکانیش پێش چەندین ساڵ ئەو پێشبینیان ڕاگەیاندبوو. دووەم هاکردنی ئامێری دەنگدان لە ئەڵقەی 4 بەشی 20 ساڵی 2008 لە کاتی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکادا هۆمر سیمپسۆن دەیویست دەنگ بدا بە باراک ئۆباما بەڵام ئامێری دەنگدانەکە ڕێگەی پێی نەدەدا و ئۆتۆماتیکی دەنگی بەڕکابەرەکەی دەدا و دوای 4 ساڵ دوای پەخشکردنی ئەم ئەڵقەیە ئەم ڕووداوە بوو بە ڕاستەقینە و لە بنسلڤانیای ویلایەتی ئەمریکادا لە کاتی دەنگداندا لە یەکێک لە بنکەکانی دەنگدان ئەم کێشەیە دروست بوو کە ئامێری دەنگدانەکە تەنها دەنگی بەڕکابەرەکەی باراک ئۆباما دەدا و کاتێک دەیانویست دەنگ بە ئۆباما بدەن ڕاستەوخۆ ئامێرەکە ڕکابەرەکەی ئۆبامای هەڵدەبژارد. یەکەم پێکانەکەی نەیمار و بردنەوەی ئەڵمانیا لە مانگی 3 ساڵی 2014 لە یاری جامی جیهانیدا ئەنیمەیشنی خێزانی سیمسۆنەکان پێشبینی ئەویان کرد کە یاریزانی بەناوبانگ نەیمار تووشی پێکان دەبێت و ئەڵمانیا لە یاریەکەدا دەیباتەوە و لە دوای چەند مانگێکی کەم ئەم پێشبینیە بوو بە ڕاستەقینە و نەیمار تووشی پێکان بوو ئەڵمانیاش لە یاریەکەدا بردیەوە. چەند پێشبینیەکی تر کە هێشتا ڕوویان نەداوە بەڵام لەو باوەڕەدان کە لە داهاتوودا ڕوو بدات. یەکەم لە دوای دۆناڵد ترامپ ئافرەتێک دەبێتە سەرۆکی ئەمریکا لە یەکێک لە ئەڵقەکانی خێزانی سیمسۆن لە ساڵی 2000دا دەبینرێت کە لیزا سیمسۆن بۆتە سەرۆکی ئەمریکا هەروەها کاتێک لەسەر کورسی سەرۆکایەتیدا دەنیشێ قسەیەک دەکات کە تێیدا دەڵێت بەڕێز ترامپ لە دوای جێهێشتنی سەرۆکایەتی ئەمریکا کۆمەڵە کێشێکی زۆری لە دوای خۆیدا بۆمان بەجێهێشتووە هەروەها ئابووری وڵاتەکەمان دابەزیوە ولو کاتەدا یەکێک لە کارمەندەکان نەخشی ئابووری ئەمریکا نیشان دەدا کە زۆر ڕووی لە دابەزین کردووە هەروەها لیزا سیمسۆن دەڵێ کە دەبایە من زووتر ببوومایەتە سەرۆک بەڵام بەهۆی ماوەی سەرۆکایەتی بەڕێز ترامپ دواکەوتم ئەم ئەڵقەیە لە ساڵی 2000دا بڵاو کرایەوە لە بەشی گەڕانەوەی پارت بۆ داهاتوو و بەپێی قسەکانی ئەم پێشبینیە بێت لە دوای دۆناڵد ترامپ ئافرەتێک دەبێتە سەرۆکی ئەمریکا هەروەها هەمووشمان ئەوە دەزانین کە دۆناڵد ترامپ لەگەڵ ئافرەتێک پێشبڕکەی دەکرد لە کاتی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا. دووەم مردنی ترامپ لە یەکێک لە ئەڵقەکانی خێزانی سیمسۆندا پێشبینیان بۆ ئەوە کرد کە دۆناڵد ترامپ کۆچی دوایی دەکات لە ساڵی 2019 بەڵام ئەم پێشبینیان ڕاست دەرنەچوو و دەنگۆیەکی زۆری دروست کرد. سێم کارەساتێکی ژینگەیی بەپێی یەکێک لە پێشبینەکانی زنجیرە ئەنیمەیشنەکە بێت کۆمپانیا مەترسیدارەکان کێشێکی ژینگەیی گەورە دروست دەکەن کە ناچار دەبن بەرگێکی شێوە تۆپی دروست بکەن بۆ ناوچە سەلامەتەکان هەتا تووشی زیانەکانی ئەو کارەساتە نەبن. ئەم پێشبینیانەی لە کۆتاییدا باسم کرد هێشتا ڕوویان نەداوە بۆیە نازانرێت کە ئایا ڕاستە یاخود نا
بۆیە لە کۆتاییدا دەڵێم کە تەنها خودای گەورە دەزانێت کە ئێمە چیمان لێ بەسەر دێت لەم ژیانەدا. ئەم شتانەی لەم زنجیرە ئەنیمەیشنەدا پێشبینی بۆ کراوە بەڕای تاکە کەسی من بێ هەمووی پێشتر پلانی بۆ داڕێژراوە و ئێوەش دەتوانن ڕای خۆتانمان بۆ بنووسن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. واگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسەوە ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.